بەناوی خی گەورە و میرەبان هایزانم سلااوان لەبێت خۆشحاڵم لاڵقیشی نوێی دەرو یاریگا هاتمەلایەوە. ئایزانم بە پێویستم زانی لەگەڵ بەڕێوەچوونی یارەکانی خولی کوردستان کە لەسەر سەرجە ماستەکان یارەکانی خولەکە بەڕێوە دەچێت و کاروچالاکیەکانیی تۆپی کوردستان بەردەوامە. بە پێویستم زانیم بەرنمەیە تایبەت کەم بە قسەکردن لەسەر کار و چالاکیەکان بە تایبەتی تریش کە من چەند ساڵێک لەمەوبەر پاژەوەی کە بەڕێز هادیکەریم پۆستی جێگری سەرۆکێکی تۆپی کوردستانی وەرگرت باسمان لەوە کرد لەو بەرنمەیەدا کە کار و چالاکیەکانیان چی دەبێت. ئێمە لەم بەرنمەیە هەوڵ دەدەین کە جارێکی تر چاوبخشێنەوە بەسەر و کارانە و ئەو قسانەی کە لەو بەرنمەیە کراوە تا چی جێبەجێ کراوە کار و چالاکیەکان لە نزیکەوە چینکە ئەنجامەیرێن لە نێوێکی تۆپی کوردستان و خودی هادیکەریمیش بابزین کار و چالاکیەکانی چی بۆ لەوێ لەبەرەوە بە خۆشحاڵی و جارێکی تر میوانداری بەڕێز کاگادی کەریمم کردووە. کاگادی جارێکی تر سپاسی ئامادەبوونیەکەم لە بەرنمەکەمە. پێشەشی بەنای خۆی گەورە بەخشندە و دیارە یەک تۆپی کوردستان لە سەرجەم چالاکیەکانی بەردەوام بووە و هەروەها خۆشتان بینیتان ساڵی پار هەموو چالاکیەکانی یەک تۆپی کوردستان بەڕێوە چوو بە هەموو فیئاتەکانی عمریەوە بە دەرەجە یەکەوە بە ممتازەوە بە دەرەجە دووەوە و هەروە بە ساڵی کشتانەوە و هەروەها چەند ساڵێکیش بوو دابڕانێکی زۆر بوو کە خولەکانی هەڵبژاردەکانی پارێزگاکان نەکرێ ئەوشمان کردەوە لە ئاسی لاون و تازە پێگەشتوەکان و ئەم ساڵیش پێش دەست پێکردنی خولەکە ئەمە یەکەم ساڵە دیارە ئێمە و قەرارەماننا پێش 3 مانگ ئێمە سەرجەم چالاکیەکانمان ڕاگەیان چالاکیەکانی تۆپی کوردستانمان ڕاگەیان بۆ ئەوەی ئەو ڕاهێنەر و ئەو یانەیە بە بەرنامە و پرەنسیپی خۆیەوە بتوانێت تیپی تۆپی پێ دروستکات. یعنی پێش 3 مانگ ساڵی پار و ئەوانە وانە بوو مانگێکان و پارە هەیە مانگێکە بوو نەبوو نادی وا بوو یانەکەی تەمرینێک دوای ئەوەستایەوە. بەڵام ئەم ساڵ تیپەکانمان هەمی حازر کرد لە بەرنامەی تایبەتە ڕۆژ و مانگمان بۆ دەنیشانکردن چۆن خولی پلەکانمان ممتازەکانمان دەنیشان کرد هەروەها خولی پلەدوەکانیشمان دەنیشان کرد و خولی پلەکانی شێتا خۆشان نەزانن ئەو ژەڕا بەڕێوە هەمی 2 مانگ 3 مانگی بینە. یعنی ئەمەش جێ دڵخۆشکەری یانەکانی کوردستان بووکەوە ئێشتۆپی کوردستان بەرنمەکانی خۆی پێشکەش بە یانەکانی کوردستان کرد کە کات و شوێنی یاریەکان دەستشانکە. زۆر باشە ئەتوانین بڵین ئەم گۆڕانکاریانە بەڕێزت لەو کاتەوەی کە لەو پۆستەیە ئەم گۆڕانکاریانە ڕوویاوە کامانش مای دڵخۆشین. بەڵام منەمێ سەریحتر ئەو پرسیارانە بکەم کاگادی کۆمەڵێک پرسیار هەن کە ڕەنگە تا ئێسش هەنێکە بن کە زۆر لایەن ڕوون نەبێ. ینی هەموو کات یەشەی تۆپی کوردستان بڕیارەکانی بەپێی لیژنایە بەپێی ینی لیژنەیەکی بۆ دروستەکە ئەنجا ئەم بڕیارانە دەرەکە ینی سەرجەم ئەندامانێکی تۆپی کوردستان تێدا بەشدارن. من حەز دەکەم لێرەوە بەڕێزت باسی لەوە بکەی دابشکردنی لیژنەکان لە سەرەتای مەرزەوە کە لیژنەکان دابش کرا بە چ پێوەرێک لێکی تۆپی کوردستانە دابش کرایەوە. ئێمە خۆی وەکوێش تۆپی کوردستان ئێمە کە لیژنەکانماندانا هەموو ساڵێک لە دوای تەواوبوونی خولەکە ئەو لیژانانە ئەگۆڕین و دیارە 5 لیژنە هەیە لە ناو ئێش تۆپی کوردستانە لە هەموو بوارەکانە ڕاگەیاندن و برا ناو بژیوانەکان و سەرپەرشتیار و فوتساڵ و ئەکادمی و ئەمانە ینی ئەمە لیژانەکانە بێ دروستکەین و دیارە هەموو لیژانێکیش بریتە لە 2-3 کەس. ئێمە ئەو ساڵانە ئەوانە دروستەکەین کەوی بتوانین شەد ئەوە نیە هەموو ساڵێک شخصێ بێت ئێمە یان گۆڕین و خۆشتان نەزان کە گۆڕانکاری لە ناو ئێش تۆپی کوردستانە بۆ لیژەکانی ژەبێ بکرێ ئێمە هەموو لیژانەکانمان بەپێی ئەوە گۆڕیمانەکەەوە ئەو کەسە شایانی ئەو شوێنەیانە. زۆر باشە. با من پرسیاریەوە بکەم بە بڕوای تۆ لە ئێستاە کار و چالاکیەکانی یەکێتی تۆپی کوردستان بەپێی هەڵسەنگانەکانت بەپێی ئەم شوێنانی چواردەوە ڕاستە یەکێتی تۆپی کوردستان تا ئێستا نەیتوانیوە بە شێوەیەکی باش خەڵاتی پاڵاوان بکە یاخود لە بەرامبەر پاڵاوانبوونی کوردستانە مکافەئەیەکی گەورەترێ بێ. بۆ نمونە ئێستا پاڵاوانی خولەکان دەبینین بەشداری خوولێکی ترەکەن. ئێستا ینی یانەکانی تەنانەت ئێستا لە بەریتانیایە کاردیفسیتی کە بەشداریەکانی وڵاتی وێڵزە بەڵام ئەو تایبەتمەندی وەریەگرێت کە سەرەکەوێتەوە بەشداری خولێکی وڵاتاکە و بەشداریەکە ئێمە ژیانەکانمان لە خولی عراقا بەشدار مەڵام تا ئێستا و دەستکەوتیان بۆ داناوە. با بزانم
ئایا کار و پرۆژەکان لە ناویشی تۆپی کوردستانە هیچ پێشنیازێکی وای تێکراوە کە ئێوە ئەمجارەی تر بە شێوەیەکی باشتر پاڵەوان ڕێزی لێبگیرە لە بەری وەرزی ڕابردوو کاتێک پاڵەوان دیاریکرا تەنها خەڵاتێکی پێدرا لە کاتێکدا بۆ مەسرفانەی کەیانەکانیکەن ئەمە مای نیگەرانیە کە تۆ تەنها بە خەڵاتێک وەڵامیان بیتەوە. خۆ دەزانی خاک محەممەد ژنێ ئۆلمپی بەس ئەو چالاکیانەی کە هێتی بە یەکی تۆپی کوردستانە هیچ چالاکیەک نییە یەکی تۆپی کوردستانیش بە جوودی سەرۆک و ئەندامان بتوانێت بڕێپارەی پیاکە بۆی وەرزش لە کوردستانە نەوەستێ خۆشتان نەزانن نەوەستاوە و ئێمە خۆتان نەزان لە شەڕێکی نەگریسی داعشا بووین و هەروەها کۆمەڵێک ناوخۆی هەرێمی کوردستان لە بێبوجەیە و دیارەوانە کاری کردە سەرەوەی کەوا ئێمە ساڵ هەبوو حکوومەت پارەی ناوێنێتێ ئێمە لە ڕێی کۆمپانیاوە خولەکانمان کردوێتەوە بۆ ئەوی وەرزش نەوەستێ و دیارە ئەم ساڵیش حکوومەتی هەرێمی کوردستان لە بیدایەتە کە ئێمە خولەکانمان کردوێتەوە بڕیاریە کە هەموو سەرجەم چالاشەکان ئێمە بکەینەوە بە خۆشحاڵیشەوە خۆتە زانی ئەوە لە دەستپێکردنی خولی پلە نایبەکانە ئێستا حالیان یاری تیاکرێ و خولی پلەکان و خولی پلە دۆخانیش لە مانگی دواکرێ و هەروەها دوای ئەوە وە فوساڵێکشانیشمان دەنجشان کردووە ئەوش لە کاتی خۆیان کرێ و هەروەها ناشئین و شەباب و ئەوانەش عینەشت ئەکرێ و ڕاستەوەی کە تۆڵی ڕاستە هەموو پاڵەوانێکی خولەکان حەقە پارێکی بیرێتێ و حەقە بنێنرێ بۆ شوێنێک یا بۆ وڵاتێک یا بۆ بەشداری خولێ بکە خۆتە زانیێمە لە هی هەرێمی کوردستان ئەومان نییە بچین بەژاری خولەکانی دەروی وڵاتکەین و بەریتانیاش ئێمە بەریتانیا نینکەوە مەمە ڕوونکردنەوە بوو ئایا قەت پەیوەندیتان لەگەڵ ئیتیحادی عراقییان نەکردو بۆی کە ئیتیحادی عێراقی نایەوێت چونکە لیژنەی ئۆلۆمپی هین نین لە ئاسی عێراق بڕای بە لیژنەی ئۆلۆمپی نییە بەڵێ بڕای پێی نییە و دوای ئەوەش ئێمە خۆمان ساڵانی کە هەبوو بەڵام ئەم ساڵیش من لێرەوە مژدەیەم بە وەرزشکاران ئەم ساڵ هەموو خولەکانی هەرێمەکان کە ئاکرێ منتەخەبی کوردستان بەشداریەکەن. زۆر باشە. دەچمە سەر چەند حاڵەتێک کاگادی کە پێویستەکە باسی بکەم حەزەکەم بە تەفاسی لە زاری خۆتەوە ببیستم. ساڵی ڕابردوو یانی سیروانی نوێ گەیشتەوە خولی نایبی کوردستان بەڵام دواتر یانەکە نەیتوانی بەشداری بکە. با من پرسیاریەوە بکەم یەکەی تۆپی کوردستان چی کرد بۆی کە یانەی سیروانی نوێ ئەم بڕیارەیدا ئەو قەراری دابەزانرەشی چۆندرا؟ ئێمە خۆتە زانی هەموو دەستپێکردی خولەکان داوا لەسەر جەمیانەکانەکەین ئەوانەی کە بەشداریەکەن بێن کۆبوونەوەی ئاسایی لە ئیشتۆپی کوردستانکەن و دیارە یانی سیروانی نوێ لە بەرنامەیانە بوو بەشداری نەکەن و دوو جار سێ جار کۆبوونەوەمان کرد هەتا هات سەرەوەی قورعاش ڕاکێشین هەر چاوەڕێمان کردن ئەخیری هەر نەهاتن ئەو کات کاکسەفین سەردانی سەرۆکی یانەی سیروانی نوێی کرد وتی ئێمە بەشداری خولی پلە نایبەکانی کوردستان ناکەین و هەروە بێتەوە نووسراوێکی ڕسمیشان بۆ ناردین کە ئێمە بەشداری ناکەین خۆشتە زانی لە هەموو دنیا لە هەموو شوێنێکە بەرنامە و پرەنسیپی یەشتۆپی کوردستان یا ئەو ئیتیحادەکانی وڵاتانی کە ئەوەیە کە فرقەیەک کە نێت دابەزێ بۆ پلێچکە ئێمەش ئەو بڕیارەمانە خۆشیان هاتنە ئیتیحاد سوپاسی یەشتۆپی کوردستانیان کرد حاجی ڕزگار کتابی شیێنە وتی ئێمە سوپاسی یەشتۆپی کوردستانەکەین بەڵام ناتوانین ئەم ساڵ بەشداری خولەکە بکەین یعنی احتیادی دابەزێ چۆن ئەم ساڵ بیدایەت یانیوەشی کەرکووک نەهات یەخسەر ئێمە بڕیارمانە بە دابەزینی بۆ پلەیەکیکە. زۆر باشە منم پرسیارم بۆیە کرد پێوەستی بکەم و بە پرسیارێکی تر کە قسەیەکە دەکرێت بەوەی کە ئەم ساڵ یانەی برایەتی ئەلاساس هەمان بارودۆخی بەسەرەوە بەڵام بە شێوەیەکی وازەحتر پرسیارەکە بکەم بۆی ئەوەی کەیانەیەکە لە شاری هەولێرە بڕیاری دابەزینی نەیرا هەوڵی گفتوگۆیرا تا ینی چەند هەفتەش بەسەر خولەکەیە تێپەڕ بوو تەنانەت سێ هەفتەش تێپەڕ بوو دواتر یانەی برایەتی بەشداری کردوانێ ئەو چاوەڕوانیە ئیرا بەیانەی برایەتی من حەزەکەمەوە لەلایەن خۆتە وەڵام بیرێتەوە. ئێمەش ئەو چاوەڕێمان نەبەیانی سیروانی نوێ سێ یاری نهاتن ئەجا بڕیارمانە کە فەرقەکە دابەزێ یانی برایەتیش کێشەیەکی وای هەبوو کێشەکەی ئەوە نەبوو کە بەشداری نەکات کێشەیەکی لەگەڵ یەشتۆپی کوردستانە بوو یەشتۆپی کوردستان داوای ڕوونکردنەوەی لێکرد کەەوە ساڵی پارکە پلەی دووەمیان هێناوە بۆیە باتنای بۆ خەڵات دەرگرتن بەداخەوە نهاتن
دووسێ جار داوای ڕوونکردنەوەمان کردیان نیانهێنا ئەوسا داوامان کرد زیاتر بێن بۆ یەکی تۆپی کوردستان هەر جوابیان نەبوو ئێمەش داوامان کرد کە تۆپی کوردستان یعنی وەشی برایەتی داوای لێبوردنکە شتێکی احتیاجیشە هەموو کەس من غەڵەتێکم بەرامبەر خوا نەخواستە کەناڵەکەیەوە داوای لێبوردنکەم شتێکی ئاساییە سەفینکانەبی نێرگەلەی خوارد لە شاری دەربەنی خان داوای لێبوردنی لە سێ سایق عەفوو داوای لێبوردنی لە خەڵک کرد و هەروەها ئەگەر ئێمەش غەڵەتێ بین داوای لێبورد نەکەین زۆر بە ئاسانی وەریگرن یانەی وەرشی خانەخین و ڕزگاری یانەی وەشی ڕزگاری داوای لێبوردنی لە یانەی وەشی خانەخین کرد کە و کێشەی ڕوویە عینەن شت یانەی ئارارا داوای لێبوردنی لە یانەی پێشمەرگەی هەولێر کرد یانە ئەمە شتێکی ئاساییە دوای دوو یاریەکە هاتنەوە کە هاتنەوە ئێمە یاریەکەن حەقێکی خۆیان یانەی برایەتی بەڵام یانەی سیروانی نوێ دوای سێ یاری ئێمە بڕێرمان لە یاقە دابەزێ یعنی ئەوە نەبوو پێش خولەکان وان هاتوون کتابی ڕسمیشان هێنا کە داوایان کرد ئەمساڵ بەشداری ناکەین ئەوە خۆیانەکە خۆیان مۆجود و ئەتوان لەگەڵ خۆشیان نەگفتو گۆ بکەن بەتریش ینی برایەتی پاژۆژ یارەکانی تری بە دۆڕاودانرا توانین بڵێنەوەش دادپەروەرانە بوو قەرارێکی دادپەروەرانە بوو بۆ ئەو یانەیە کە بڕیاری بەشداری کردنیە کاگادی دەمەوێت پرسیارێکی تر بکەم هەر سەبارەت بەو کێشە و ئاژاوانەی کە ڕوویان داوە لە ناوێکێتی ئەو قەرارانە با من لەسەر لێدوانێکی خۆتەوە دەست پێ بکەم بۆی کە لێدوانێکی بەڕێستم گوێ لێ بوو بۆی کە ئێوە دەسەڵاتان نییە بەسەر داوەرەکانە لەسەر بەڕێوەبردننی یاریەکان ئەمە لێدوانی خودی خۆ بوو کە داوەر بۆی هەیە یاری بەڕێوە با یاخود دوای بخات بەڵام حاڵەتێکی تر هەیە بۆ نمونە لە هەنێ حاڵەی تەحکیمیە بابزانین ئەو کەسانە چێن کە بڕیار بەسەر حەکەمەکانیان کە حاڵەتەکان ئەم داوەرە هەڵی کردووە یا هەڵی نەکردو ئێمە دەبینین ئێستا هەڵەکان بە خۆشحاڵیەوە لە ناو چالاکیشانێکی تۆپی کوردستان بۆی ئەو خولانێک کە کراوەتەوە بۆ ئەو تەجروبانی کە پیا بووە هەڵەکان زۆر زۆر کەمن ینی ئێمە یارە گەورەکانی جیا نەبین بەڵام لێرە دەبین هەڵەکان زۆر زۆر کەم بوونەتەوە ئاستی داوەران زۆر زۆر پێشکەوتون لەگەڵەوەی هەر گلەی و گازندەی لەسرە چێن ئەم قەرارانەی کە بۆ نمونە بڕیاری هەڵی داوەرێ بسەپێنێ ئێمە لیژنەیەکمان هەیە لە ناو تۆپی کوردستان لیژنەی ناوبژیوانە ئەم لیژنەیە حەکەمی دووەلین لەوانە کاک مەحموود نورەدین کاک سیروان سەلمان و هەروەها کاک تەڵعەت عینەشێت و دوو برادەری کەشن ینی 5 ئەندامن ئەمە کە حەکەمێک غەڵەتی یەکات یا یانەیەک احترازێکی هەیە لەسەر ئایا حاڵەتێک پەنارتیە یا ئینزارێکی ئەمدیە ئێمە پێش کۆبوونەوەی یەشی تۆپی کوردستان ئەو لیژنەیە دانیشێ و هەڵسەنگاندن نەکات بۆ ئەو یاریانە خاص ئەوانەی کەوا بزانن زەقە ئەو لیژنەیە بڕیاری لێیە کەوا ڕاستە ئەو حەکەمە غەدری کردو یا کارتێکی سووری یاوە بە یەکێک یا گۆڵێکی گەڕانەوەتەوە یا ئۆفساید نەبوو یا پەنارتی بووە وەڵحاصل ئەوانەی لەناو یاریگا ڕوویە ئێمە ئەم ساڵ دەیا حەکەممان عقوبەیەوە بەس عقوبەی حەکەم لە بڕیارەکانی تۆپی کوردستانە نانووسێ بڵێ فڵانکەسمان عقوبەیە حاڵەتی یاری دووە گلێ و گازندەکەی یاری دووە بڵێ یاری دووە کە گۆڵێکیان ببیانی ئۆفسایدەوە ڕەت کرایەوە حاڵەتەکە ینی لە نێو ڕاگەاندەکانەوە بڵاو بۆ بابزانینی تۆپی کوردستان ئێوە لەنەو حاڵەتانە ڕوون ناکەینەوەنێ بەڵام مەفروزە ینی وەرزشکاران ڕاگەاندنکاران بزانن کە ئەو حاڵەتە ئایا ینی دووهۆک غەدری بەرامبەر کراوە یاخودەوە تا حاڵەتەکە کە گیرا ئەو گۆڵ ئۆفسایدە لە جێی خۆی بووە خۆی کاک محەممەد هەچی یانەکەی ئەتراز بگرێت لەی خۆی جوابی هێرێتەوە جوابی خۆی هێرێتەوە مەسەرین ئایا ئەوە ڕاستە بەڵام تۆ ناتوانیت لە ڕاگەاندەکان هەموو کەس بزانێت بەڵام کە ڕاگەاندەکان گرنگجی بە هەموو شتێکی تۆ بە مەفروزە بزانێت خۆی ئەخر بەعزە حاڵەتێک شێ لەبەر براناوبژیوانەکان ناتوانیت تۆ بەعزە شتێکەکەی بەڵام ئێمە وەکو تۆپی کوردستان سزای حەکەممان ناوە بە دوو یاری بە سێ یاری سزایراون یعنی ئەوە نەبێ بڵێن حەکەمێک پەنارتیەک بوو باشێ سەم مەفهومیەوەمێ ئەو حاڵەتە ینی بە بڕیارێکی تۆپی کوردستان حەق بەیانی دووهۆک بوو کامی دۆک ئەمەی کە حەکەم گۆڵە ئۆفسایدەکەی دۆک لە یاریان بەرامبەر ئاکرێت خۆی ئەو لیژنەی کە دامانەوە ئەوان بڕیارە ناکە ئەوە حەقا گۆڵ بۆ بڵێن ئەو براناوبژیوانە کاکدارا کە هینی کردووە ئەڵێ گۆڵ نەبووە ینی لەوانیش پرسیارن لە دوو سێ کەس کردووە یانیانوت
ئەوە گۆڵ نییە تەواوە بەڵام ئێمە حاڵەتەکان ئێمە احتیمادەکان لەسەر ئەو لیژنەی ناویشت تۆپی کوردستان چونکە حەکەمی دووەریتیایە وە شارەزاشن لە بوارەکانە ئێمە لەسەر هی ئەوانە قوبەی ناوبژیوان یا یاریدە دەرەکانین من زیاتر مەبەستم لەوەیە بەهۆی ئەوەی کە ئەمە پرسیار بە ناوبژیوانی دەرەوەش کراوە لە بەروی حاڵەتەکە ڕوون بێ کۆمەڵی کێشەی لەسەر بوو بۆی کە زۆرێک لە ناوبژیوانەکانی کە لە چیشۆری ئاسیا یاری بەڕێوە بن پێیان وایە حاڵەتەکە ئۆفسایدە 100% بەڵام بۆیە وتم ڕوونکردنەوەکە لە دەمی کاگادیەوە بیستم بۆی کە ئایا بزانم لیژنەی ناوبژیوانەیەکی تۆپی کوردستان حاڵەتەکەی بە ئۆفساید داناوە حاڵەتەکەی بە ئۆفساید داناوە بە ئۆفساید داناوە ینی دۆک لەسەر حەق نەبووە ئەوەی کەوا گۆڵەکە کراوە من مەبەستم لەوەیە کۆمەڵێک داوەری ئاسیاوی ئەڵێن ئەم گۆڵە ئۆفسایدە 100% قەرارێکی ڕاستە کە بکرێ بە ئۆفساید بەڵام یانەی دۆک ناڕازین بۆی کە ئەمە گۆڵێکی یاسایی نا بە گۆڵدانداتەوە قەراری لە تۆپی کوردستان ینی وەک خۆی مایە نەتیجەکەی ئەزان نەتیجەکە خۆیمان بەس لیژنەی ناوبژیوانان لیژنەی ناوبژیوان یا لەگەڵ ئەو ناوبژیوان ئاسیانەیە بە ئۆفسایدیاندانە مەبەست ئێمە ئەوەی بڕیارەکەی لیژنەی ناوبژیوانانی خۆمان جیابوورەوەی ئەوان واتاوان بە گۆڵاندانە زۆر باش باسی حاڵەتی ڕووداوی یارەکەی زاخۆ کە من ئەمە هاوڕێیەکم ئەو پرسیارەی کرد وتم من کاگادی بە حکمەوەی کە یەکەم جاریش بەرنامان کردو باسیەوەی کردو کە من کار و چالاکیەکانم هەمووی ڕوون و ئاشکرا بۆی کە شتێکی شاراوە ناکەم بۆی کە بە دەربێ باس لەوە کراکە ئەو کێشەی کە لە نێو یاریگای دووەکان لایەوانێ هاندەرانی زاخۆ کردیان هەمان حاڵەت بوو کە تا ڕادێک جیاوازتر بوو لەوەی چەمچەمان ڕوویە بەڵام قەرارەکان فەرقی تایە بۆی کە سزای دوورخستنەوەی یاریگایرێ بەڵام بڕیاری خاڵشکاندنی یاری نایرێ بڕیاری دابەزینی فرقەیە ناینێ لەم کێشانە من لەگەڕ ڕێزما بۆ برادرانی چەمچەماڵ من ئەو کاتی چەمچەماڵ من لە ئیتیحادا نەبوو دەزانم ئەو کاتە بەڵاموەسم لە بەراوردکردنی بەراوردەکان جیاوازە ئەوانەوانەیە بە بەرنامەیەکە بوو بێ ئمە بە بەرنمەیەکە ئیشمان کرد بێ باش ئێمە من خۆم سەرۆکی لیژنەی سزاکانم ناوی تۆپی کوردستانە هەموو کێشەکان خۆم سەرۆکی لیژنەکەم سەردانی شاری دووەکم کرد لە نزیکەوە لەگەڵ سەرۆکی یانە چوونە ناو مەلعەب 1100 کورسیش کاب و شوێنی ئاگریش هەبوو و سەردانی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی شاری دووەکیشمان کرد کەوا حاڵەتەکان ڕاستە حاڵەتەکان جمهورە بەڵام لاوانەیە کەم تەرخەمی پۆلیسیشی تیا بێت من لێ بۆ برادرانە مود وە لێرەش و دوێنێش لە کۆبوونەوەی خۆمانە باسمان کرد حەقە ئەوانی کە یەنە ژوورەوە تەفتیش کران عیبە نییە ماقولە لە مەلعەبی دووەکە بەردی تل هاتۆتە ژوورەوە خۆ مەلعەبەکە قوڕ نییە تلە بەردیان لێناوەتە ژوورەوە و چەرق زیاد لە 400 چەرق لە ناو یاریگاکە بووە و هەروە بێتەوە دالاسی کاتۆتە ناو یاریگاوە تەبەن ئەمانە ئەگەر تەفتیشە بکرێت شتەکان لەوانەیە گەر کێشەش بێت بەو شێوەیە ناکرێت دالاسی هەڵبێ بۆ یاریزان بەشێکی بەرپرسیارەتەکەی بۆ خودیانی دۆگەگەڕێتەوە تاان ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمیان و هەروەها ئەوەی دووەک بە بەرنامە ڕێژ بووە یان ئەگەر زاخۆ بیشی بردایەتەوە ئەو کێشەی هەڕ ئەو حاڵەتە ڕوویە چونکە لە ڕێی فەیسبووکوانە و پێشەوە وەحاصل هینیان کردبوو ئێمە سزای یانی زاخۆمانە پێش ئەوەی کەەوە لیژنەکە هەڵساین بە دەستپێکردنی یاری زاخۆمان بردە دەرەوەی دەرو یاریگای خۆی دوازانم لە بردمانە شێخان و دوای ئەوشکە ئێمە لیژنەکە چوین لەگەڵ یانەی دووەکە و لەگەڵ برادرانی زاخۆشا قسەمان کرد ئیتر تۆ حاڵەتانە وایە لە مەلعەبە هین نەبووە جمهورە یعنی تەلیشکان و مشەبەشین کردووە و سایارێکی ناو مەلعەبەکەی سووتان و یەکەم جاریشە لە ناو مەلعەبی کوردستانە ئاگر بەربێتە ناو مەلعەب و دیارە شتێکی ناخۆش بوو و ئێمە خوبەمانان بە 3 ملیۆن و هەروە 4 یاریشمان لە دەرەوەدانە زۆر باشە باسی چەند حاڵەتێکی تر بکەین کە ڕوویاوە لە نێو یاریگاکانی شەوی تۆپی کوردستان باشتر کە خۆشەویتە سەرپەرشتیاری لیژنەی سزا سەرۆکی لیژنەکەم سەرۆکی لیژنەکەی با لە دوامین حاڵەت و گۆڕانکاری ڕاستە تا ئێستا قەراری یەکلاکەرەوە نەیراوە کە حاڵەتی نێوان یاری ئارارات و پێشمەرگەیە و لێ ئەگەر من
وێکی تر پرسیارەکە بکەم یعنی بە شێوەیە کە جیاواز بێت تۆ بەدی ئەەکەی لە نێو یاریەکانی تۆپی کوردستان لە نێو یاری یانەکانە یاری ڕقەبەرایەتی حیزبایەتی بکرێ یا ڕقەبەرایەتی کەسایەتی من بڕوا ناکەم بەڵام لەوانەیە جمهور بیکە لە ناو مەلعەبە لەناوتر با بڵێ ئەوترێ ئەم یاریەی پێشمەرگەی هەولێر و ئارارات ڕقەبەرایەتی دوو کەسایەتی حیزبی بووە ئەم کێشەی لە وەرزشەکەیان دروست کردووە لەبەرەوە با بەرچاو ڕوون بەیەکی تۆپی کوردستان کاک محەممەد من بە ڕوونتری کەمەوە بێت باش لە ناو یاری هیچ شتێک نەبووە لە ناو یاری خولێکی کاتی چوونەتە دەرەوە هیچ شتێک نەبووە ئیلا حاڵەتێ نەبێ گۆڵچی یاریزانێکی یانەی ئارارات قسەی بە گۆڵچەکەوت و جینە هیچ شتێک نەبووە دوای یاری تەوقەشیان کردووە و سەمیر بابە چۆتە لای حاکەمەکان و چۆتە لای مدەڕیبەکە و هیچ شتێک نەبووە بەڵام تۆ حاڵەتی جمهوری ژێ جمهوری جێرە شوێنی ژەیە لە هەموو شوێنەکەیە بیانەوە یاری تێگەنیا بیانە دەستێکە بێ ئەمانە هەیە وەڕاستە من با بڕای من شتی سیاسیتیان نییە و هەروە بێتەوە پێشەوەی کە ئەمەش بێت ینی ڕزگاری و ینی خانەخینیش عینەشت حاڵەت ڕوویە لە ناو یاریگا نەبوو 100 مەتر فرقە ڕۆشتۆتەوە لە ناو پاسا بووە بەربارانی ئینەخەیان کردووە ینی ئێمە ڕاستە ئێمە عقوبەی یانەکەین عقوبەی ئەو یانێنین کەوا فرقەیە میوانە ناتوانێت بە مەزبوطی بە سەلامەتی بگەێنێتە دەرەوە وەجینا لە ناو یاریگا هیچ شتێک نەبووە هیچ نەبوو بەڵام کۆمەڵە جمهوری جێرە شوێن و ئێمە بۆیە چالاشەکانی تۆپی کوردستانمان وەستان ئەم هەفتەیە لەبەرەوەی بانگێشی سەرجەم سەرپەرشتیار و ڕاهێنەر و کاپنەکان بانکەین و براناوبژیوانەکان و سەرپەرشتیار بە هەموو ئەوەن تیمەکانی هێشتۆپی کوردستانەوە ئەو حاڵەتە جارێک کە دووبارە بێتەوە ئێمە سزای قورسترمانەیە و من خۆم شخصی خۆم وەکو چاوم ئەو ئینە ئەپارێزم بێلایەنی لە ناو هەموو یانەکانە هەرچی یانەیەک یانەی منە یانەی توێ یانەی ئەوە بێجیاوازی عقوباتی خۆمانێن و کەسیش دەستی نەخسۆتە ئیشەکانمانەوە تا ئێستا هیچ پێشهاتێک لە سەریاری ئارارات و پێشمەرگەی ئەولێر هەیە یاخودەوە تا بارودۆ ئێمە دوێنێ من لە شاری هەولێر بووم لە بارەکەی تۆپی کوردستان پێی بەداخەوە کاگادی من زیاتر ئەوە بڵێم کە ئێمە هەنێ جار یعنی من ئەمە بۆ من کە تۆ هاونیشتیمانیی خۆم یا کەسێکی لە خۆمەوە نزیک بی بۆ من دانیشم حەز بە کەوتنە بکەم ینی بەداخەوە شتەکان دایم بە دیوی خراپە لێگانەوەی بۆکەین بۆیە من حەزەکەم ینی لە زاری خۆتۆ بەڕوونتر لێکدانەوە بۆی ئەو کارەی ئارارات و پێشمەرگەی ئەولێر تەنانە دوای لیا و ئەوەی ڕزگاری و خانەقینیش لە پەیجە بێگانەکان و ئێمە گاڵتەمان لە سۆشیال میدیاوە گاڵتەمان پێکرا بۆ ئەم کارانە بکرێت لە بەرامبەر و کارە جوانانەی کەکرێ ئێمە خۆتە زانی یەشی تۆپی کوردستان چالاکیەکانی بە بەردەوامی بەوە ڕاستە لە هەموو شوێنێک کێشە هەیە بتێ نەتوێت لە وڵاتانە ژێ لە عێراقایە عێراقەڵکی تاکوژاوە بەڵام ئەو کێشانە ئەبێت کێشەیەک نەبووە تۆ لە ناو یاریگاکانە یاریکەر و حەکەم و مدەڕی بۆ کزبن لەیەک و شەق لەیە خەڵەن و هەتا ئیسا لە ناو یاریگاکانی کوردستانە نەبووە دوای یاری بووە دوای یاریانی ڕەبت نەبووە بەوە کێشەی ڕاهێنەر و سەرپەرشتیار و یاریکەرەکان جمهور بووە لە دەرەوە جمهوریش ئەنەوە ئەشکال خەڵکی تێکەوە لەو جمهوری وڵاتانە خۆت باشە زانی ئەنەوە ئەشکال شتی تایە بەڵام ئەمەی ئیستاکە هەبووە من دوێنێ چوار یاریکەری یانی ئارارات و ئینم بان کرد پێشمەرگەی هەولێر و ڕاهێنەری هەردوولان بان کرد و قەراریشە ڕۆژی شەمە لەگەڵ سەرۆشی هەردوویانە کۆبوونەوە بکەین و ناوبژیوانەکەشمان بان کرد کە کا کوردستان بوو و کا خاڵسیش کە وەکو سەرپەرشتیار ئەیشمان بان کرد لێدوانی هەموویمان وەرگرتووەکەوە لە ناو یاریگا هیچ شتێک نەبووە و حاڵەتی کە پێم وتی گۆڵچەکار ئەوە بووە دوای یاریکرد چۆتۆ ناو ڕاستە کۆمەڵە جمهور هێرشیان کردوتە سەر یاریکردنیانی پێشمەرگە ینی پێشمەرگەش لاوانەیە دیفاعکار لە خۆی بەڵام بەو شێوەیە نەبوو پەلامار و بۆ کز و لەگەڵ یاریکەری مەخابل ئەوانە ئەو حاڵەتان ڕویانی خەتا لە ئیداری یانی وەرشی ئاراراتە زۆر باشە کەوابێ بڕیارەکانە بێ سزاکان بە سەریان سزاکان ڕۆژی بە تایبەتی کاگادی یان ئێمە دوو حاڵەت کە هێمنی ناو یاریگاکان
ئاسایشی ناو یاریگاکان ناپارێزرا بووە چ لە یاری بەوەکاری نەبوونی ئاسایشی باشە چ لە یاری ئاراراتیش بامان شێوە نەبوونی ئاسایشی تۆ زۆر ڕاستە ئێمە ئەم شەمەیە کە کۆبوونەوەمان کرد نووسراوێکی ڕسمیمان ئاراسی وەزارەتی ناوخۆ کرد بەڵێ کەوای تر بێ بۆ برا پۆلیسانەی نێرن ئەنی وەکو ئیتیحاد وەکو یانەکان کە خۆیان یاریگا پارێز وەکو ئیتیحاد کردبان وەکو یانەکانیش پێش دەوری هەموو تاعودیان ناوەکە هەموو کێشەیە ڕوبەڕی ئەوان بێتەوە یعنی ئەگە هەموو حاڵەتەکانە بێ ئەو یانەی کەوا فەرقەی میوانێ بێ بیپارێزیێت تا دەرەوە تا سەیتارەکەش بەڕێی منە بێ بڕۆ نەغەڵی چون خۆتەزانی هەموو جمهور هەموو یەکو یەک نییە هەیە کۆمەڵە هەیە حەزی هەر لە شارەکەی خۆتایە لاوانەیە حەز ناکە ئەو یانەی خۆ بیباتەوە کێشانێتەوە کێشەکەش ڕووەکاتە چۆ یانەکەش ئەبێ غەرامە بە ئەبێ یاری تاجیرکە ئەبێ ئەم شتانە بکە معنای وایە زۆری کێشەکان جمهورە بەڵێ واتە بەرپرسیارەتەکەش بەڵام ئەو بەرپرسیارەتە دەکەوێتەوە سەرانی تر ئاسایش یاریگاکان بۆ هەیەکە ئێمە ڕێیانمانەوە ئەمەشیان بە سەرجەمیانەکان بڵێن کەوای تر هەرچی کێشەیەک بێت لە ناو ئەو یاریگایە فەرقەی میوان بەرپرس نییە فەرقەی ئەو فەرقەیەکەوە ئەچنە لای ئەو بەرپرس زۆر باشە وەرزێکی خولیانە پلێکەکانی کوردستان بەڕێوە نەچوو چەند گۆڕانکارێکی تیا بوو بەڵام شێوازی بەڕێوەبردننی خولەکان کاگادێمێ ئەوە پرسم ئێوە لەسەر چ پێوەێدان ینی هەنێ جار یانەکان گلەیەوەکەن کە بۆ نمونە یانەیە کە بیەوێ لە پلەسیەوە بێتە پلە دوو ڕێگەکەی زۆر قورسە یانەیە لە پلە دوو بێتە پلەیەک هەر ڕێگەکەی قورسە ینی لە پلەیەک ڕێگەکە ئاسانترە بێ بەوەی بە شێوازەکان ئەگۆڕێن ئەم شێوازی دانانی بەڕێوەبردننی خولەکان یاخود سەرکەوتنی یانەکان بۆ قۆناغێکی تر چۆن دانرێ بە چ پێوەرێک ئێمە خۆ دەزانی فرقەی نایە دوان سەرەکەوی دوان دابست بەڵێ بۆ فرقەی بەشداری بەڵام گۆڕانکاریی بەسەرا بۆی کە چواریانەتان سەرخست بەوەی حاڵەتانی ئەو حاڵەتانەی نەبێ فەرقانیش کەم بوو دوای ئەوەش ئێمە دەرەجەچەکانمان بۆیە لابرد بەڕاستی یعنی فریان ناکەوی فریای و کێشانە ناکەوی وەسا لە خولی عێراق بەس یەکەم و ناپێ پلە دویان نییە ئێمە کە کردمانە پلە دوو بەڵام ساڵێک کە پلە سێ دانێنەوە بۆ پیاوەری لەگەڵ یانەکانە کۆبوونەتەوە و دوای ئەوەش ئەو قوڕعی کە تۆڵی لەوانەیە یانەکان زۆری گلەی بکەن لە دانانی ئەو بەرنامەی سیستەمی خولەکە ئێمە پێش خولەکە لەگەڵ یانەکانە کۆبوونەوەکەین لەگەڵ ڕاهێنەرە لەگەڵ مشریفە لەگەڵ ئیداریە ئەوان چ یانەیەک بێ بڵێ گلەی بکات با ئێستا لە بەرنمەکەی تۆ با جواب باتەوە یانەکان خۆیان ئێمە پیانەڵێن ئێوە چۆنتانێ واک پێشنیازی خۆیان چۆنتانێ واتان بۆکەین ئەوان هەیەە پارەی هەیە هەیەە پارەی نییە هەیەانەیە حەزەکە بە خولێک بڕە بەڵام ئێمە خێنە سەر زۆرینەی دەنگ ئەمان پێ باشتر بوو ئیتر ڕایەنەرێ لەو لاو گلەیەکە یا یاریزانە گلەیەکەەوە بۆ خۆی نوێنەری یانەکە یا تۆ وا قەراریەوە زۆر باشە سەبارەت بە قەرارێک کاگادی زۆر حەزەکەم ینی بەوازەحی ئەم قەرارە بیرێ وەرزی ڕابردوو ینی ئافرەتانی ئەولێر توانین بێتە پاڵەوانی خولی فوتساڵی کچانی کوردستان بەڵام لە وەرزی ئەم ساڵە قەرارێکی زۆر سەیرە بەوەی کە جیاوازی کرا لە بینی شارەکانە ینی تۆ یاریزانی شارەکە بۆ نمونە لە نێو ڕیزی ئافرەتانی ئەولێرە چوار یاریزانی شاری سلێمانی بۆی نییە بەشدار بێ لە نێو ڕیزی زێرەبانی ئاینن شێوە ینی ئەم قەرارە بەڕاستی قەرارێکی مای سەرسوورمان بوو چۆن ئەم قەرارەیرە کاک محەممەد خۆ ئێوە قەرارە ئێمە بێ هی عامی سیرکەین ناوێت سەیری یانێ بکەین پارەی هەیە و یانیش کە پارەی چۆن ئام سیرکەین یعنی بەعام سەیری وەرشی شارەکە بکەیت ئێستا ئەفرۆدێت لەوانێ پارەی پێ نەبێت حەد شەکا بەشداری کە معقول لە 5-6 یاریزانی بچێتە دەروی هەولێر بچێتە دوهۆک با لە شارێکی خۆیاری خۆ ئەفرۆدێت قەرەبۆکەی بە یاریزانی پیشەگەرێنێتەوە یاریزانێ لەوانێ ئەوی نەبێ بڵێن ئەو یاریزان بەڵام ئێمە ئەمانەمان قەرارانەمانەوە لە ساڵی شارەکە خۆیەتی ئەی پێ دوانی ئێمە یانەکانی خۆماوەک پێز ڕێز لە یاریزانەکانمان ناگرین باوەڕ پێ پارەی یاریزانێکی پیشەگەر بە 5 یاریزانی خۆی ئەوە ئەکەوێتەوە سەر یانەکەی خۆی مەسەری ئەفرۆدێت پار خۆ دەزانی هەموو یاریزانەکانی چون لە بەڕایەنەرەکەشەوە ڕایەنەرەکەی کە کاک عەباس ئەوە لای ئین بوو یعنی لە شاری هەولێر کۆمەڵی یاریزانی برد یان ئێمە ناکرێت من دەڕی بم لە شاری سلێمانی بەیانی بچم لە زدی شارەکەی خۆم
یان من ناڵێم کە عباس بڵێن زدایەتی کردووە لەوانەیە یانەکەی خۆی ئەو پارەی نەهاتەیە بە دڵی نەبێ ڕۆشتە حەقێکی خۆیەتی بەڵام ئێمە ئەمەمان ئەم هینەم بەرنامەیەماندانا کەوا شارەکانی زۆر زەرەر نەکەن. ئەخر ئەم بەرنامێت تا چەند ڕێ پێداوە پێ دوانی ئەمە جیاکاریەکی بێویژدانانەیە بەرامبەر دەبکگای با من وازەحتر پرسیارەکە بەو شێ بکەم بۆ نمونە من یاریزانێکم معیشەتی من لەوایە کە دەچم بۆ نادیەکەی کاکسەفین یاریەکەم ئەو ملیۆنێک مایاتێ بەڵام من لای کاگادی یاریکەم 200,000 مایەتی ئاڵێ مانگی وایە پێم نییە ئەی تۆ مە غەدر نییە لە منیەکەی کاک محەممەد یاری ئێستا خۆ یاری کچان جیایە فرقەیەکەوە خۆی هیلاکە فرقەیەکەوە هین بێت تۆ بچیتە ژێر کلێشی وەرەکاکە پارێکی زۆر تێنێ من مەخسەیەم ینی ئۆفرۆدێت و ناوانە نابە یعنی با شارەکەی خۆشی خزمەت کەناوانێ 100,000 زیاتری بێ یا من دەڕیبەکەی چۆتەوێ یا یاریزانێک چۆتەوێت ئێمە باو ڕێگرێ بکەین ئەتوانین بە قەراری یەکی تۆپی کوردستان خۆمان دەستە جەمعی قەرارەین یعنی ئەوە شتێکی ئاساییە لەبەر خاتری شارەکەی هەولێر بێت دووهۆک بێت کەرکووک بێت ئەینە شتە بۆ ئێمە سلێمانی بێت با ئێمە ئەو فەرقەی شارەکان کچانمان کەمە چەند نادی بەژارێکە بەڵام هەر غەدرە لە خودی یاریزان لەوانەیە بەرنامەیە یاریزان لەوانەیە بەرنامەی یاریزانەکەگەن لەوانەیە ساڵێکەوانە بێت ئێمە ساڵ بە ساڵ بەرنامی کە ئەوەڕینەوەنیم ساڵ ئەمانەیە فەرقەی لە شاری سلێمانی هەبێت کە تۆ هەمی ڕاکە بۆ پارە فەرقە نامێنێت یعنی ئەو یاریە لەو شارە ئەمرێت ڕاستە لەوانەیە ئەبێ یانەکەش خەرەبووی و یاریزانە بکاکەوە دڵسۆزی نادی هەولێر 500,000 تۆ 200 بەرێ با یاری بۆ بکە ئەبێ یانش دەمە لە سابی ئەوە بکە زۆر باشە هەر لە سەرەتاوە باسی ئەو کردوت هەڵبژاردەکان لە سەراستی پارێزیەکان جارێکتر ئێمەم خولانجامین با من بزانم یەکی تۆپی کوردستان سەرپەرشتیم خولاکەوەک پێویست لە دەزیشانکردنی نوێنەری پارێزگاکان و یاریزانی پارێزگاکان چۆن ئەم بڕیارانە دابە شەکرێ بەسەر پارێزگاکانە ئێمە کە هەڵبژاردەکانمان دروست کرد لەگەڵ سەررجەم یەکێتی ناوەندی تۆپی سلێمانی و هەولێر و کەرکوانە کۆبوونەوە لەخەکان ئێمە ئیکسپێرین بە لەخەکان یعنی ئیمساڵ چی پارە هەبوو لێشی تۆپی کوردستان یاومانە بە لەخەکان مەسەرین پارەی شەبابمان ناوە لە هاتوچۆوە لە کڕینیشتە لە خەوە لە خواردنە هەموو پارەکان بە تەجیزاتەوە پارێک تۆپی کوردستان بووە هی لە خەکان نەبووە ئەم ساڵ یا وەرزی ڕابردوو ئەم ساڵ کەکرایەوە ینی یەکێتی تۆپی پێی لە خەکان ئەوەی هەڵبژالاوان و ئەوەی کە لە شەقڵاوە کرا ئەوەی کەوا لە سلێمانی کرا ئەوەی کچان نازان لە کوێیکە کرا ئەوان هەمووی ئەینەشت بوو زۆر باشاتە دۆ کرا بەڵێ کچانەکە لە دۆ کرا واتەم ئێوە ئەیسپێرن بە لیژنەکان ئەیسپێرین بەشۆ یەشێتی لە خەکانی پارێزگاکان زۆر باشە پرسیارێکی تر بکەم سەبارەت بە گۆڕانکاری گواستنەوەکان لە خولی ناوی کوردستانە دەبینین کە لە نێو خولەکەشدا یاریزان هێشتایەتە ناو یانەکانەوانێ تا ئێستاش خولی کوردستان ینی سیستمێکی کۆتایی یاریزانێتە ناو یانەکانەوە بۆ نمونە ئێستا یانی پێشمەرگە ئەتوانێت یاریزانێکی پیشەگەر بێنێتە ڕیزەکەی گە ڕێژەی پیشەگەری تەواو نەبێت ئاساییە ئەداینی خۆی ئێمە داواکەین بڵێن سیناو بێنن مەبەستم مەزانی لە چێکاگانی مەبەستم لە سیستماتیکە لە بەڕێوەبردننی خولەکانە ئێمە ڕاستە لە سەراستی کوردستان خول بەڕێوا بێن بەڵام پێویستمان بە ئیلتیزامادەیە پێویستمان بۆیە کە چ پێوەرێک باشە ئێمە بیکەین ینی ئێستا هەنێ جار تۆ یاریزان کە بڕیاری دوورخستنەوەی یاریزانێکی لە نیوەی وەرزە یاریزانێ نانبراوەکەی یاریزانێک تر لەو لاوەهێنیتە شوێنی لە کاتێک ئەمە یاریزانەکانی ئێمە معیشەتیان لەسەر ئەو یاریەکەیکەن ئەگەر ئەم شێوازە گرێبەستە نەبێت دەبینین ئێستانەکانی ئەوروپا بە پێچەوانەوە تۆ ئەم یاریزانە ناچاری پەیوەست بیپەوەی هەتا ئەو کاتی دەرگای گواستنەوەی یاریزانە نەکرێتەوە لەبەرەوە کاتە ئەو یاریزانەش تا ئەو کاتە بەخۆی ئاچێتەوە بۆی کە ئەز سوورەزانەیە کە لە گواستنەوەی زستانە دەستبەردارە بن تۆزی ئاستی خۆی بەرەو پێشەوە بەشکە لایەنێکی تر جێگەی بێتەوە بەس بۆ ئەم سیستماتیکە لە خولی کوردستانە هەوڵادن پەیڕۆ بکرێ ئێمە تۆ یاریزانێکەوە یاریزانەیە لەوانەیە ئێستا لە خولەکانی پلە نایەبەکانە یاریکە پلەکانە خۆی حازە کردووە بۆ مەرحەلەکەی کە لێسا وعدیەوە بە نادیچکە
ئەوەش ئەگەر تۆ زۆری نکە بێ بە بەڕەڵایەک یاریزانێک بە ئارەزوی خۆی ئەم مانگە لە پلەیەک یاریکە مانگیکە لە ممتاز یاریکە ئەبێ ئەمی ینی حەقێکی خۆمانێش تۆپی کوردستان ئەو بەڕەڵایی دروستە بێگەر بڵێن فەرم و بەیانی یاریکەرێکی بڵێن پیشەگەریکە وەکو تۆڵیت کەیانەکە حەقی خۆی بێت ئێمە بڵێن سی یاریزان بێنە لاوانەیە بڵێن یانەی نەورۆز 20 یاریزانیانەوە بۆی هەیە دە یاریزانیکە حەزەکە ئەخیر یاری دەناوی کە بێنێ ئەتوانێ یا پیشەگەرێکی نەبووە بێنێ بەڵام پیشەگەر لە هەموو حاڵەتەکانە ناگۆڕێت معنی ئەم هەفتەیە پیشەگەرێ بە خەڵک ناوە هەفتەیەکیش کە بێنێ ئەو بە خەڵک ئەوە نیە سابتە هەتا مەرحەلەی دوو ئەو سا بڕیارەکان لەش تۆپی کوردستانە دەرەچێت زۆر باشە وەکو هادیکەریم پەیامت چییە بۆی کە بیگەینی تۆ لە نەوێشی تۆپی کوردستان کار و چالاکی پرۆژەکانی داهاتوودان چی دەبێت؟ وەڵای من پەیامم ئەوەیە یەکەم بۆ هاندەران ڕقم 12 تیپەکانە وە لێرە داوا لە هاندەرەکانەکەم کەوا بە شێوەیەکی ڕێکوپێک وەکو یانی دەربەندی خان وەکو یانەکانی کە بە شێوەیەکی جوان مۆدێرن دەرجەئی یانەکان کەن بۆی کە ئەو یانەی کە هاتە ناو یاریگاکەتەوە بە شێوەیەکی جوان هینیکەیت من لێرەوە ئەو هاندەرانەی کەوا زدایەتی لەگەڵ ئەو یانەیەکەن کەوا یەت بۆ شارەکان و بەردارانێکن و یاشتی ناشتینی پێکەن و دیارە ئەوە خۆیان یانەکەی خۆیان زەرەرەکات خوبا خوات خۆشیان بینەر نابن بۆ یارەکانی داهاتوو یعنی داوایان لێ یەکەم بە شێوەیەکی ڕێکوپێک کار و چالاکیەکانی تۆپی کوردستان چۆن بەردەوامە بێت لە ساڵی چار و چالاکیەکانی تۆپی کوردستان هەتا ئێستا بەردەوامە بۆ ساڵی ئایندە لە مانگی دووە مانگی 1 و 2 پلە خولی پلە دووەکانەکرێتەوە و خولی فوساڵی کشانی شەکرێتەوە لە مانگی 34 بەرنامەمان بۆ شەباب و ناشین و ئەکادمیەکانیشمان هەیە و بەرنامەشمانە ئینشاڵڵا بۆ هەڵبژاردەکانی پارێزگاکانی خولەکان بەرنامەی هەیە بۆ بەرنامەمانەیەوە ئینشاڵڵا وعدیراوەکەوە بتوڵەی هەرێمەکان منتەخەبی کوردستان دانین بەشداری بکەین هیچ ئەگەرێگەیە بۆی کاڵبژاردی کوردستان جارێکێتەوە بەشداری ئەگەرێ ئەنێم جارە ئەگەرەکە ئەگەر هەیە 100% بەشدارێک زۆر باشە دەمێت لێرەوە سواسی یادیکەریم جەگری سەرۆکیی تۆپی کوردستان بکەم کە لەم بەرنامەیە لەگەڵ مامان دەبوو ڕوونکردنەوە دەربارەی و کار و چالاکیانەیە کە لە نێویشی تۆپی کوردستان بەرەوە دەچێت من هیوادارم کە وەگەکێتیکی چالاک کە بەردەوام چالاشیتان ئەنجامدا ڕەنگە زۆر قسە هەبێ بۆی کە قسەیەکرێ باوکاری شخصی ئەم پارەیەتە ناو میچێتی ئەمانە هەمووی مای دەستخۆشین بەڕای من بۆی کە تۆ وەرزشی گەنجان بەڕێوە دەبێت کە تێدا چالاکی وەرزشی لە نێو کوردستانە بەربڵاوە دەستان خۆش بێ و سەرکەوتو من هیوادارم ئیشی کار و کاری باشتریش بکەن دەرهاق بە وەرزشکارە ئێمە سوپاسانەکەین و دیارە تۆ یەکی لەوانە کە چالاشەکانە بینیت و هەست بەوەقی کە خولەکان بە شێوەی ڕاستە لە هەموو خولەکانە کەمکوڕی هەیە شەڕ هەیە یاریزان بۆ کەس هەیە ئەمانە هەبێ لە هەموو عالەمە هەیە با وانەکەین کە بە یەک دوو یاری خولەکانی کوردستان ئەوەی کە کردوشمانە خراپیکەین زۆر سپاسیانتر ئایزانم بەرنامەم جارێ دەرو یاریگاشم پێشکەشکردم تا بەرنامەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد